تەنها بەناوی خوددا. بینەرانی بەڕێز و خوشکبرانی ئازیز، سوپاسی خوای پەروەردگار دەکەین کەوا لە خزمەتی هەژاران و نەداران بەردەوامین و شار بە شار و دێ بەدەی کوردستان دەگەڕین. هەژارەکان، بێباوکەکان، خاوەن پێداویستە تایبەتەکان بە ئێوە دەناسێنین. ئێوەیەک هەمیشە هاوکاری مادەکانتان دڵی منداڵانی بێباوک و هەژارەکانی خۆش کردووە. هەرجارە و لە شارێک جێ پەنجەتان جێ ئەمێنێ و فرمێسک و ناڕەحەتی و ناخۆشیەکان ئەکەن بەخەندە و ئازار و مەینەتەکانیان کەم دەکەنەوە. ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەمانەوێت ناڕەحەتی و ناهەمواری خانەوادەیەکتان پێ بناسێنین کە لێرەدا ژیان بەسەر دەبن. بابزانین جگە ئەوەی کەوا لەم شوێنە ناخۆشە ژیان بەسەر دەبن، ئازار و مەینەتی و تەندروستیان چۆنە و چۆن ئەتوانین بە هەمومان ئەم ماڵەش لە ئازار و مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیان ڕزگاریان بکەین. چەند ساتێک لە کاتی خۆت بگرە و گوێ بۆ هەژار و نەخۆشەکانی هەرێمی کوردستان. نام محمد رضايا صاحبي امسي من عالم وخزانكم امي سالك عمري خويا كلو نخوش بو حوس على لجا كوتبو نخوش بو هروا مشي شتا ونبو لا ولي وروا بو اخوش الحماليه كم كان سال اشتاحت وتايس حماليه كم بعربانا ترى ولا اسود لك سركاري في الكينال واصحاب هرجوري بحماليه وكبتوانم شتي قرنا داسي بلا داسي عربان داسي قال أنا والله تبى جوري حماليكم وشتي قرز ناتوان باركم بسوي ناتوان بار سعر الأيام لما يهشت أبو سعر الأيام ويا لقاسم أتلمي أسقالك إيش كان سمتهم ولا رزقاري جراح يتلمي هني كلو سعر سري كلو تبصر لما لبكوا تدوري ما وش تبكوا سلاحتك. أيتواني حمالك بكي عربانك بالبي وني لكاتي إذا قاتشكا وخوش التمنيك. ولا أتوانم بس توججال آزاريات. أشكري لك الله آزاري شيء بس وشتي قرد بارناكم. أو أجد توجه سوق الله بيو. دانا بدو دانا بيو كجو غازي بيان بايعي بيا أشياء سياري كور بيه. سهل شيء بيت. شتي سوق ذو قرد ناتوانم. أو أنا أتوانم كله. يعني بجيب جان لسنة عربانة. بلى أنا والله أمنا لما نيوم ما يسوق جاي كما دامه. لقلم دو ضعيفة. لقلم جمبرام هم بردات يكلين دولة سعودة كبقي دار مولو لقل يا بيكو بوين. حتى يسمى أوش كابرا كريشي بوقت قوي بدي دولة حوص على بيت حصالة خاني خويتي. كرة شن صالة توشي نخوشي بوها. أما الأولو هروا بوها. سيد شوار من علي ترمان بوها مردون. أوش هلو. لا تواني بروا. تواني بروا بس ببينا.
ئاوا چۆن نەخلیشکە ئاوا هەرەوەڵا ئاوای بەق نەخلیشکە ئەی کچەکانت وڵا کچەکەمە ئەمەی ماوە ئەوەش جاری وا عیادەی پێەکەین ئەبورێتەوە جاری وایە ئیلا مانوو بووە ئیلاکە بەڵێ عیادەی پێەکەن ویتر لە بەخشین لەوێ هەبوو چارەسەری بۆ نووسین تر بۆ ماوەیە لەسەر کرێتەوە ئەو حەپارەکەتەوە بنجە ئەمان کێشەی نییە ئەمەمە تۆزە دەرونی لەگەڵ هەیە ئەوە فەقیرۆکێ تۆ ئەوە هینە کاتێک لە دەرەوە هیلاکە بی ماندوو ئەبی بەو هەموو کار و کەسابەت و ئەو هەموو ئیشە قورسەی کە ئەکەیەوە ماڵەوە دیسان خەم خەفەت خۆیت و خزمەتی مناڵەکان بکەی دایکیان و فاتی کرد باڵێ هەروەڵا بێ یارمەتیان بەبوو خزمەتێ لە دوای شەکە لە سەعات پێنج بێ پێنج و نیو بێ شەش بێ لەو کاتاگەر و دەوزین و بەیزی خوای گەورە وەڵام دەناسیان و فەقیرن و ژنەکەی عەمری خوای کردووە و سێ منداڵی نوقتان هەیە خۆیشی عارەبانەیەکی پێیە لە بازاڕە چی دەستکەوێت تێتی و داتێ ئێتی چی نییە ژنبایەکیشی ئەم خانەی داتێ لە ڕێی خوا هیچی نییە ئەمە سەبۆتەکەیەتی ئەیبینی ئەرەوەڵا ئەیژانە ئەژان چۆن قورسنیە کاکە تۆ ژیان یانی سێ منداڵی نوقتانی بوێ خۆیشی ینی خۆیشی نوقتان ینی خۆ هەوە نەوێ خۆ ینی خۆیشی نوقتانە ئارەبانەیەکی پێیە ها بە ئارەبانەیەک سێ منداڵی نوقتان بەخیوەکرێ ئەگەر ئەمە بکرێت چی وایە ینی 250,000 بدایێ بەذاتی خۆ خەڵکی یارمەتی نەدا هیچی نییە ئەتە خۆی ژیانەکەی ئەوە یەکاکە حتا ئەتوانی یا هاوکاریان بکرێت تاکە بۆ فەقیر بۆ فەقیر بۆ ئەوەی کە هیچی نییە بۆ ئەوەی کە یاخواخوا لەوانش بەجاکە و لە خەڵخواش بەجاویە یاخوا بۆ خاتی پێغەمبەر بیان یەڵێ بۆ ئەم عالەمە بۆ فەقیر وەڵڵاهی کاکە ژیانەکان ئەوەیە ئەگەر یارمەتیان بدەن خۆخوا ئاگادەیە لە یارمەتی گم ناوێ دایخوا کاک حەمەڕەزا یەکێکە لەو فەقیرانی کە لە وڵاتی ئێمە بەڕاستی پێویستی بە هاوکاریە. کاک حەمەڕەزا هەڵبەتە من هەم لە بازار کە نزیکی منە حەماڵی ئەکات ڕۆژی 7,000 بۆ 8,000 دەستی کەوێت توانێت حەماڵیشی نیە چکە مادی 57 ئاگاشم لێ زۆر جار بارێ یاشتە بێت لەبەر نەتوانی و کەمهێزی ناتوانێت ئیشکات. حاڵی بازاری بەو شێوەیە. پاشان کاک حەمەڕەزا مناڵی نەخۆشیە سێ مناڵی هەیە یەک کوڕی هەیە کە شیراز ئەویش توانایانی هەردوو قاچی ئیش ناکە و ناتوانێت بە گەڵا گۆڵکێ ڕوات هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی هۆش و فکریشەوە ئەم مناڵە ناساغا 22 ساڵ تەمەنێتی ئەگەر بیبینە وازای مناڵێکە 8 ساڵ 7 ساڵ تەمەنێتی کچەکانیشی کچێکی هەر ناساغە لە ڕووی خۆش و فکرەوە کچە گەورەکەشی جابەجار بورانەوەی لێگەڵە هەموو ئەرک و زەحمەتی ئەم ماڵە کەوتۆتە سەر کاک حەمەڕەزا. کاک حەمەڕەزاش هەم لە ڕووی ئەوەی کە خێزانی 7 ساڵ نەخۆش بووە لە جێگا کەوتووە نزیکەی ساڵێکە کە خێزانی ئەمری خوای کردووە مناڵەکانی بوونەتە هەم کاک حەمەڕەزا بۆتە دایک بۆ مناڵەکان بۆتە باوەک مناڵەکان. حاڵی کاک حەمەڕەزا لە ڕووی باری دەرونیەوە وەزئی ژیانیان باش نییە لە اقتصادیەوە لە هەم لە ڕووی خانووشەوە لە خانوویەکان کە خێری کاک ساڵح بنووسێ کە جێ کردوونەتەوە بەڕاستی ئەگەر کرێکی وانێ ئەتوانی کرێی پێ بدرێت چکەم بە 7,000 بە ڕۆژانە ناتوانێت کرێ بدا و پاشان ئەم ناڵەشی زوو بە زوو ئەبێ بیبا بۆ خەسەخانە لە پڕاد نەختوشی نەخۆشی و ئازارێکە بێت کە تا ئێسەش دکتۆر نەیزانێ و حاڵی وەزئی چۆنە. کاک حەمەڕەزا لەم خانووە کە ئەژی خانووکە ژێرزەمینە حەزەکەم لە نزیکەوە بەرەزیشتان هەموو ببینن باران ببارێت من خۆم ئاگادارم لە بازار وەزئی تێکەچێ حاڵی تێکەچێ لەوەی کە ماڵەکەی ئاوی تێبچێ ماڵەکەی پڕ بێ لە ئاو ئەم پیاوە چەند جار سەلاجە چەند جار پێویستی ماڵی سوتا و ئاوی تێچووە خەیرۆمەن یانیوەی شەو
بەپەلە فریای کەوتون مناڵەکانیان دەرکردو لەوەی کە غەرق نەبێت مناڵەکانی چکەم خانوەکان هەم چاڵە هەم کۆڵانیش زاڵە بەسەر خانوەکانە و پڕەبێ لاو جا داوا لە خێر و من ئەەکەم داوا لە مسلمانان دەکەم کە لە نزیکەوە بێن ئاگیان لە حاڵی ئەم پیاوە بێت بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 11 1970 961 1950 723 25 55 لەم خانووی خۆت نییە و کرێژ نادەی کرێ نایم هەزار جار بەڵام خانووەکە چاڵە چاڵە ئەوە چاڵە کە کاتی پاییز یەت کاتی باران لافە و یەدەی ناکە و ئەو زێرابەکە چارەسەری نییە شتیشی تێکەن ئاواڵستی ئەو فارە یعنی ئەوێکی بەخوڕێتە ماڵ بەخوڕێتەوە نی زێرابەکەیە ئاوی هینە پیسە لەوێ ئاو بێت و لە زێرابەکە چۆ ئاو بێت ئەگاتە ژوورەکانی ئەکە ئەمانەش تێچێت ئەم ژوورە ئەبێت تێچێ ئەوە تێچێ ئەمەش خۆی تەرشیوە لەگەڵایە لە ژۆر دایەدات لەسەرەوە لە لەمە بەدوات تۆ ترس لێنی شێ دیسانەکە خەمی ئەوەتە دیسان بارانجاریوان نەخۆشەکەمان هەبوو هێشتا نەبردە بوو ساڵان بە حەزە لە دەرمانەکرا گیان بوو باو لە کاتی بارانە هاتوون بۆ سەرەوە هەر کاتێ بارانە باری ترسمان لێنیشت بارانێکی زۆر ڕامانکرد بۆ ماویزم براکەم بۆ سەرەوە جارو بۆ ئەشاتان تەربێ فڕێ بن و وەڵاتر بازێشت تەر بۆ فرێمانەوە هەمی زێرا بووە پیس بووە هەرەوە جاریوان بجێمی دەبووە یەکمان لویا سووتا و سەلاجێک ما قوتومەت ئەوە پسکۆلە ئەو نابێ ئەوی سووتا ئەوە ئاواتە ژورۆ سووتان بەڵێ ئەتا نوێنەوەی نە سەلاجەکە ئەوی تیاد بەس ئەو خێرەمەر بۆی کڕین سالاجە و مجەمیدە و ئەوە بەعزێشتی تری هەرەوەڵە ئەڵڵاه و ئامین ئەمینی دیارم نییە ئەو سووتاوە ئەی کەلوپەری ئەشای ناماڵ وەلا ئەشە و ماڵ لەخوا بەزیای شۆ ماڵ ئەمانەی هەموو خێرەمەنیانێتەوە باشە لەخوا بەزیێ بێ هەمووی خێرخوا زەمانە بووین بەڵێ هەرەوەڵا ئەمە ئەوە بازێشت و وەکو سەلاجۆ و مجەمیدە و بازیشتی تر ئەیامەندی خێرەمەنە تا ئێستا خانوون نەبووە هەر نەبوو هەر کرێکی بوو ئاو هاتۆ دەجێرەوە من بە هەستم بۆ کرۆ کە ئێرم ئەوتم بۆ تەڕا لە کاتی خەوە لە شەو لە کاتی خەوە داوە سەعات و شەو ئەو کاتە خێزارەکەش ما بوو هەر نەخۆش بوو بڵێ ما بوو کاتە بە حەزا حالە هەرچان بە پەلە دەرمان بۆ ماڵی تر بەڵێ کاتێک کە ئاواتۆتە ژێرەوە تەڕبوون چونەتە ماڵی تر جێتان هێشتووە ماڵی براکەم بە پەلە ئەوان هاتوون ئەوان ئاگادار بوون لەو کاتە وتی وریام کردوون کاتی کە بارانە بادێ لێ زەما ئیتر مدار دەرباگە وتی ئاوات و مەرەوڵە ئاوات ئیتر بە پەلە لە خۆشەکەمان دەرکردو ئەمەمان دەرکردو ئەم کەمەدامە بۆ سەرەوە هەموو هینەکەی تەر بوو تر هەڵماخزە تا دەوری هەفتەیە زیاتر دەروە ئەنجا وشکە بوو هەرەوەڵە چی ئەڵێ بە خێرخوازان چیتان بۆ بکەن وڵا داوی لە هەوڵە لە خێرخوازانەکەین وڵای تر بە گوێرەی توانایان یارمەتیمان بن و ئەوە خانیۆ شتێک لەم ڕزگارتان بێ بەڵێ لەم وعدە نجاتمان بێ و پاداشیان بە یارمەتیان بێت تاچەند ژیان قورسە تاچەند ژیان هەموو مەینەتیە تاچەند ژیان هەمووی خەمو خەفەت بۆ تو حەمدتەنا بە خۆی گەورەیتە هەر خۆی گەورە هیدایەتی و یارمەتیە و مەتا ئیشە يعني الحمد لله ابو خالد اخوان بالجهل
بەنای خی گەورە پێشە بە خێراتنی ئەم بەرنامە ئەەکەم کە فەزلی خی گەورەیە کە ماڵە فەقیر و هەژار بەسەرەکەنەوە و یارمەتیانێن کە لە ناڕەحەتی و لە هەژاری و لە کرێچێتی ڕزگاریانەکەن. منسبەت ماڵی کاگڕزاوە لەگەڵ ئێمان ئەمان لە قاتی خۆن خوارەوە زۆر چاڵە دەرو دراوسی هەموو ئاگادارە کە زستانان ئێرە پڕە بێ لە ئاو چەندجار سەلاج و شتیان سوتاوە دەرو دراوسی هاتوون بەهانایانەوە بردومانەتە سەر و بە هەفتە و 2 هەفتە یعنی نەمانتوانێت بیانین نەخوار و پڕە بێ لە ئەو ناتوان تیادانیشن لەگەڵەوە شامناڵەکانیان نوقسانن کوڕەکەی 22 ساڵە هەر بەگاوەڵکی ئاڕوات اینجا دایکیان ئەوە چەند ساڵە جێگا بوو ئیتر ئەم پیاوە فەقیرە خۆی یارمەتی ئێوە بە خێوێ کرد و خزمە مناڵەکانیشی کچەکانیشی هەر لە ڕووی جەستەی و دەرونیەوە ناتەواون ئێستا دایکیشیان ساڵێکە ئەمری خوای کردووە ئیتر ڕزای دامە بەیانیان حەماڵێکە تا ئێوە بێتەوە بە جێ دایکیان و باوکیشیانە ئیتر داوا لە خێرخوازانەکەین ئیتر لەبەر خاتری خوای ئیشەڵات توێشوێکە بۆ قیامەتیان یارمەتیان بن و لەم ناڕەحەتی ڕزگاریان کەن زۆر سوپاسیانەکەین ئەنجا ڕەزا خۆشی پار هەر سیارە لێ 3 مانگ لە جێگا بوو قاتی شکاوە ئێستا وەکو جارە ناتوانێت ئیش بکا بە باشی هیلاکە بێ 3 مانگ قاچی لەگە چابوو سیارە لێیە ئێستا ئەو توانایی نەماوە ئیش و کار کات و ئەگەر ئەو ڕەفیق و برادەر و ناسیا و خەڵک لەبەر خاتری خوا یارمەتینەیە ناتوانێت بۆ حەماڵ یعنی ژیانی ئەم ناڵانە دابینکە وڵایتر خوا ئاگادار و هەموو دەرو دراوسێ یعنی ئەوەی ناسوونە نەزدەم نزیکانە بێ شارەزای ماڵی کاگڕەزا هەیە کە حاڵیان چۆنە هەموو ماڵیان ئەوە لەگەڵەوە بە پێی توانە یعنی لە ڕووی زەخیرە و پارۆشتۆ یارمەتیانێن بەزۆک و خانوو کەسێ نەیتوانی ئاوا بێت هاوکاریان کا بۆیان دابینکە و توانێت خانوویان بۆ کەن و لەم ناڕەحەتی ڕزگاریان بێ لەم چاڵ و لە ئێترە بێت بە پاییز ڕەزا هینی خەمی لێت کەوە ئابێتە ماڵەکەیانەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه صلاة خوي پروردگار لا خوشكو برايني بريزم خوشكو برايني بريز خوي پروردگار إنسان كان وادروس كردوا هندي كان فقير كم دست وهندي كان خاون مالو دولمنت وهردو جوركا خوي پروردگار تاقيان أكاتوا دولمند كان بەماڵ و سەرۆت و سامانەکانیان تاقییان ئەکاتەوە تا چەندە سوپاسگوزاری ئەو نیعمەتەی خوای پەروەردگارن و پاشان تا چەندە یارمەتی دەوروبەر و خەڵک و فەقیر و هەژار ئەدەن و فەقیرەکانیش خوای پەروەردگار بە نەبوونی ماڵ و سەرۆت و سامان تاقییان ئەکاتەوە تا چەندە ئەوانیش ئارام ئەگرن لە ژێر بار و ناڕەحەتی فەقیریدا و چەند دەڕازین بۆ بەشەی خوای پەروەردگار پێیداون بە درێژایی مێژوو لەو کاتەوەی خوای پەروەردگار ئینسانەکانی دروست کردووە هەمیشە کۆمەڵێک هەبووە لە خێرخوازان لە دەوڵەمەندان کە یارمەتی فەقیر و هەژار و نەدار و نەخۆشەکانیان داوە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام پێغەمبەر خۆی سەرپەرشتی و پێشەنگی ئەو کاروانە پیرۆزەی ئەکرد کاروانی بەخشین کاروانی یارمەتیدانی فەقیران و هەژاران هەمیشە لە خەم و خەفەتی فەقیر و نەدار و نەخۆشەکانە بووە ئەمڕۆ ئێمە لە ماڵێک داین ماڵێکی هەژار ماڵێک پڕ لە نەخۆش ماڵێک پڕ لە ئێش و ئازار لە ماڵی کاک حەمەڕەزا دانیشتوین لە گەڕێکی حاجیاوە لە شاری سلەیمانی کۆمەڵێک مناڵی نەخۆشی هەیە خۆی فەقیر و هەژار و نەخۆشە ڕۆژانە حەماڵی ئەکا لە بازاڕە بە نەخۆشی چەند هەزاریەکی کەم ئەگەر پیا بکە ئێواران ئەیهێنێتەوە بۆ مناڵەکانی ئەگەر یارمەتی خەڵکی نەبێ بێگومان ژیانیان زۆر قورس و ناڕەحەتە لە ماڵێکا ئەژین ماڵێک کە نەگی خۆیان نییە هی پیاوێکی ئیماندارە لەبەر خوا خۆیشی کرێ چییە لەبەر خوا ئەمانی لەگەڵ خۆیان جێ کردوتەوە و داڵدەی داون ماڵێکی چاڵ کە بێگومان لە زستاندا ئاویەتە ماڵیان ئەگەر باران ببارێ و لافاو هەستێ ئێوە جەنابتان خوشکبرایانی بەڕێزم
بەشدار بن لەم کارە خێریەدا، بەشدار بن لە دانانی پێتان لە جێی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بە بەخشین و یارمەتیدانی ئەم ماڵە. بەڕاستی ژیانێکی زۆر قورس و ناڕەحەتیان هەیە، ئەوە ئێمە ئەزانین کە ژیانیان چەندە قورسە و دراوسەکانیان و هەموو گەڕک شایەتی ئەوەیە بۆ ئەدەن کە بەڕاستی ماڵێکی پڕ لە فەقیری و نەخۆشیە. بۆیە جەنابتان هەر چەندێک ئەتوانن بە پێی توانای خۆتان بیبەخشن لە پێناوی خوای پەروەردگارە. ئەوەی ئەیبەخشن ئەوە قەرزێکە لای خوای پەروەردگار دای ئەنێن، ئەوە باشترە هەتا ئەوەی لای خۆتان دای بنێن لە قاسەکانی خۆتانە، لە بانکی دنیاییدا دای بنێن. وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله هو خيرا وأعظم أجرا. ئەوەی ئەیبەخشن لای خوای پەروەردگار پارێزراوە، زیاد ئەکا، ڕۆژانە هەمیشە زیاد ئەکا ئەو خێر و بەخشینانەی ئێوە. بۆ گەیاندنی هاوکاریەکانتان لە ناوخۆی هەرێمی کوردستان پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 1970 961 35 35 1950 723 25 55. بۆ کوردانی تاراوگا دەتوانن پەیوەندی بەم ژمارەوە بکەن 0044 73 75 75 75 41 یان دەتوانن هاوکاریەکانتان بنێرن بۆ ئەم ژمارە بانکیە. مرۆڤەکان کاتێک نەخۆش دەکەون اینجا ئەزانن لەش ساغی چ ناز و نیعمەتێکە خوای پەروەردگار بە بەندەکانی بەخشیوە. کاتێک مرۆڤەکان لە خانووی ناڕەحەت و لە خانووی کرێکی ژیان بەسەر دەبن، بەڵام کاتێک خوای پەروەردگار ڕزگاریان دەکات و ئەیان کاتە خاوەن خانووی خۆیان بیریان ئەکەوێتەوە ڕۆژگارێک بوو کریان بۆ نەئەدرا و یان خانووەکان ئەوەنە ناخۆش بوو شەو ڕۆژ لە ترسدا بوون. بۆی ئێمە هەمیشە ئەم ماڵانە ئامادە ئەکەین کاتێک کە سەردانیان دەکەین کۆمەڵک لە دراوسەکان لەگەڵ ئێمە دێن و باز لەواکەن باشترین ماڵ هەژارترین ماڵتان دیاری کردووە لەبەرەوەی هەژارەکان لە کۆڵانەکان لە گەڕەکەکان لە شارەکان دیارن کە ڕاست و دروست کە ژیانیان چۆنە و بژێویان لەسەر چییە. لاڵقەی ئەم جارەماندا لە شاری سلێمانی ئەم خانەوادەمان بێەوە ناسان، خانەوادەیە لێوان لێو لە هەژاری، لە نەخۆشی، لە نەداری، ئەو هەموو ناڕەحەتی و ناخۆشەی کەوتۆتە سەرشانی باوکیان تۆزە بایان سوو بکەین و ئازار و مەینێتەکانیان لە کۆڵکەینەوە. لە ماڵەدا خۆتان بینیتان ناڕەحەتی و ناخۆشیەکان زۆرن. کوڕێکی خاوەن پێداویستی تایبەت، دوو دادەی بەڕێز هەردووکیان نەخۆشی دەرونی و نەخۆشی جەستەییان هەیە، دایکیشان ماڵ ئاوایی کردووە. کاکە حەمە ڕەزا سەرڕای ئەوەی ڕۆژانە پاڵ ئەنێ بە ئارمانەیەکی سێتایە و ئازار و منێتی زۆری بۆ دێ و ماندوو هیلاکە کاتێ بەرەو ماڵ دەبێتەوە لەبری ئەوەی پشوبات و خزمەتی کەن دیسانەکە ئەبێ خزمەتی منداڵەکانی بکات و منداڵە خاوەن پێداویستی تایبەتەکەی بەخێوکە. کاتێ ئەتەوێ هاوکاری ماڵێکی هەژاری نەداری بێباو بکەیت یان هەر کەسێک ڕزگار بکەیت بیر لەو بکەرەوە ماڵێکی ئاوا بێخان و لەم ژێرزەمینەدا ژیان بەسەر دەبن لە سەرەتای پاییز تا ئەگەنەوە هاوین هەمیشە لە مەترسیدان لەبەرەوەی ئەو بارانەی کە دەبارێت ئاستی جادەکە بەرزە و ژێرزەمینەکە زۆر نزمە. ئێوەی خێرخواز و بەخشندە ئەتوانن هاوکاریەکانتان ئاڕاستەی دەستگای خێرخوازی بکەن بۆ ئەوەی ناهەمواری و ناڕەحەتی و ناخۆشی ئەم ماڵەکە بکەینەوە و خانوویەکیان بۆ دابین بکەین و لەگەڵ پێداویستی ناوماڵ چاوەڕوانی هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستی. دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێت. زۆر جار کاتێک سەرۆت و سامان ئەبەخشی پێت خۆشە لە ناخەوە شوێنی خۆی بگرێ و لە هەمووی خۆشتر ئەوەیە کە بزانی چۆن گۆڕانکاری لە ژیانی هەژار و نەدارەکان و نەخۆشەکان کردووە. بۆیە کاتێک ئێوە ئەبەخشن ئێمە لە بەشی دووەمی بەرنامەی بەخشینەوە پێمان خۆشە گۆڕانکاری ژیانی هەژاران و نەداران و منداڵانی بێباوکتان پێ ئاشنا بکەینەوە کە لە سەردەستی ئێوەی خێرخواز و بەخشندا لە ماوەی چەند مانگێک چۆن ژیانیان دەگۆڕێت. ئێرە شاری کەلارە و چەند مانگێک سەردانی ئەو شارەمان کرد.
ماڵێکی بێباوکی خاوەن 4 منداڵی بێباوکی کرێکی ژیانیان بەسەر دەبرد بەبێ ئەوەی هیچ موچەیەکیان هەبێت. بابزانین لە ماوەی چەند مانگێکدا هاوکاری و کۆمەچەکانی ئێوە چۆن ژیانی ئەوانی گۆڕی و چۆن ئەوانی لە کرێچێتی ڕزگار کرد و ئەوانی کردە خاوەن ئەم خانەوە. چەند ساتێک لەگەڵ مانابن بۆ گۆڕانکاری لە ژیانی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک کە ئێوەی خێرخواز و بەخشندا هەمیشە بە بەخشینەکانتان دڵیان خۆش دەکەن و ماڵیان ئاوەدانەکەنەوە. دادە ژیانی پێشووتان چۆن بوو پێشەوەی بەرنامەی بەخشین سەرداتان بکات و خێرخوازان هاوکاریتان بکەن ئێستا ژیانتان چۆنە؟ وەڵای ئیسا گەلێ باشین لەخوا بە زیاد بێ الحەمدوللا شکر بۆ خوا حەوش خۆمانە و ماڵیان ئاوا بێ خوالیان ڕازی بێ من 2 مانگ بەدە ئیسا کرێخانی مەدا چاوەڕێم بێ تا کرێکەیان باوردایە زۆر وەلامەوە قورسبی لەخوا بە زیاد بێ ئیسا خانی خۆمانە گەلێ دڵمان خۆشە ماڵیان ئاوا بێ خوای گەورە لیان ڕازی بێ لە خێرخوازان مەمنونیانم خوای گەورە لیان ڕازی بێ زۆر مەمنونتانم پراکەم. بەڵێ جیاوازی ئەم خانووەکەی خۆتانە و خانوەکانی ترکەی خۆت نەبوو ئیجار و هەرجارێ لە منتیقەیەک و لە گەڕێکەکە بووی جیاوازەکەی چی ئێستا تا چەند دڵتان خۆشە؟ ئێستا زۆر دڵبان خۆشە لەخوا بە زیاد بێ هایتە خانی خۆتا هیچ وەکەوە نییە لە خانی خۆتا بێ ئەرە وەڵا لە ئیجارا بیمان دایما ئەمت خوایە بێژی ئەم مانگە کرێکە بێرن نێرن بەس لەخوا بە زیاد بێ الحەمدوللا ئێستا چاوەڕێەوە ناکەم هەم لە خانی خۆمە لەخوا بە زیاد بێ ماڵیان ئاوا بێ زۆر مەمنونیانم خوالیان ڕازی بێ خوای گەورە لیانی قبول کا یا ڕەبی ئەوەی کە دڵ ئەی مناڵێ لێ خۆش کردە خوای گەورە دڵیانی خۆشکە خوا لە قەزا و بەڵای دنیا لایەندا براکەم. مناڵەکان هەستیان چۆن بوو کاتێ هاتنە خانووی خۆتان و ماڵ ئاوایتان لە ئیجار کرد؟ وەڵای ئەوەنە دڵیان خۆشبی لە خۆشیە هەریانوت با بە لە جەژن بڕینە ناوی شەو ڕۆژێ بە لە جەژن هاتنە ناوی بەستە بەر خاتر مناڵەکان هەریانوت با بچینە ئەو حەوشە خۆشە جەژن بکەین لەخوا بە زیابێ جەژنمان لێ بیە 2 جەژن الحەمدوللا شکر بۆ خوای گەورە. ئەم کچە جوانە چیەوت؟ وەڵای اینجا چیەوت هەرەیدا دایە ئەمە بانخانی هەیە گەلێ خۆشە ئەوەنە دڵی خۆش بووەوە. خانوەکانی پێشوو کە ئیجار بوو تیا بوون کەم کورتی نەبوو ناڕەحەتیتیان نەبوو لە زستانە لە هاوینە ئەمەیان چۆنە بەرامبەر بە یەکتر؟ بەرەوەڵای ئیسە خۆشە و ئەوانە گشتی تکەیە کرد و گەلێ ناخۆش بی و کۆن بی و بەس ئەمە تازەیە لەخوا بە زیاد بێ الحەمدوللا ئەوەنە دڵمان خۆشە لە ناوە لەخوا بە زیاد بێ الحەمدوللا ماڵیان ئاوا بێ خوای گەورە لیان ڕازی بێ زۆر مەمنونتانم لە گشتان هاین لە کەلار دانیشتینە و 5 مناڵمەیە و کچێکم شوو کرد لە 3 کچ و 2 کوڕم هەیە ئێستا 4یان ها لێمە 2 کچ و 2 کوڕم هەیە هاین لە ئیجارە دانیشتینە مەعیشەتمان زۆر خراپە هاین لە ئیجارە خێرەمەند کرێخانیەکەم ئەدا وەزعبان زۆر خراپە خۆمیش نانەکەم بۆ خەڵکی بەخوا هەتا ئەو نانە ئەکەم بەخوا 2 جا 3 جا من دانیشم تەنگ نەفەسەوە بخۆم زۆر هیلاکەت ئەهدبینم جار وایە 2 مانگ 3 مانگانی لە حەوشێکە ئەفرۆشیە تەبلیغەکرین دەرچن لە حەوشەکە ئەیتر وەڵم لێتیە ناتوانم بارکەم یعنی جار وایە پارە نییەوە دەستمەوە ئەکەپمە ناو ماڵ بزانێت چیم هەیە ئەیفرۆشم بۆ مەسرەف مناڵەکان 2 ڕۆژ 3 ڕۆژ تاخیر بێژم تو بێژی ئەمانگە بیدەن نەیدەن هۆڵم لێتیە بۆ سەرمانگ و چاوەڕێمە سەرمانگ تێژم بەشکەمە خوایە ئەو کەسانەوە یارمەتیماندا 2-3 ڕۆژێ تاقیبێ ئەم مانگە خاسەتان زۆر ترسیام تم خوایە تو بێژی بەس باش و الحەمدوللا لەخوا بە زیاد بێ زۆر مەمنونیانم هاوسێ و هاوڕێ یارمەتیمیان داوە لەخوا بە زیاد بێ ئیتر مەعیشەت ئێمە ئاوا ئەڕاتە ڕێوە چی بکەین براکەم.
دیسە خۆتانەی بینێنە هیچم نییە ئەوە ماڵەکەمە سەیریکرد ئەوەی شمە بیوە خێرخواز بۆ میکردا کەسانێک هاتنەتە ماڵەکەم سەی ماڵەکەم یان کردا وەکو تەلەڤیزۆنێ وەکو مجەمیدە تەلاجەکەم ئەیە سێ جارە خاسی بکە مەرەستوێ ئەیترەوە جارێ ئەرە وڵات زۆر کۆنا ئەیە سێ جارە بستوێ هەر خاسم کردەوە و لەونە ئیدارەم پێی کردە و هەر ناچار مەوتمە بەس ئەوە نەبووە دەستمەوە بێ بتوانم بیکەمە مەسرەف مناڵەکان قەی ناکات چۆنێ بێ ئیدارە ئەەکەم وی تەلاجە معرەجی نوێنەکەشتان هەموو شکاوە بەخوا وەنە بارمان پێی کردە باوک مناڵەکان هەمرخواگرێت تا ئێستا نام چەند بارم پێی کردەوە تەنیا لێ مناڵەکانە هەرە وڵات شکیاوە گشتی وە بزمار قایمم کردە و قاپیەکانی ناگیرێ گشتی وە بزمار قایمم کردە ئەو کاتاتین کەلوپەل و غەرازی ناوماڵتان کەم بوو یان زۆر کۆم بوو گشتی کۆنەبی هیچم نەوی سە لەخوا بەزیاد بێ مەعرەزێکیان بۆم کردا تەلاجیان بۆم سەندا کەوەنتەریان بۆم سەندا هیچی نوقسان نییە ناو ماڵەکە لەخوا بەزیاد بێ هەموو شتێکیان بۆم کردا ماڵیان ئاوا بێ گچ شتێ بۆم کریاوە تەباغم بۆ کریاوە مەعرەزم بۆ کریاوە تەلاجیان بۆم سەندا مجەمیدەیان بۆم سەندا هەموو شتێکیان بۆم سەندا یاخوا ماڵیان ئاوا بێ کەوەنتەرەکانش بۆم کردا کەوەنتەرێکیانش بۆم کردا لەخوا بەزیاد بێ گشتی پاک و پرچە ئێستا ئەشەی ناوماڵ هیچ شتێکتان هیچ شتێکمان نوقسان نییە ئەلحەمدولله لەخوا بەزیاد بێ ماڵیان ئاوا بێ خوا لیان ڕازی بێ خوای گەورە لیانی قبوڵکە یا ڕەبی سەرفەراز دنیا و قەیامەت بن ئەو هاوکارانە تا چەند دڵی مناڵی بێ باو خۆشەکە تا چەند گۆڕانکاری لە ژیانیانەکە کاتێک خێرخوازان خێرەکەن و بەم شێوازە زۆر ژیانیان نەگۆڕێ چۆن براکەم بەخوا ئێمە لەو نەهامەتیە دەرچووماتە ئەی وەزعا ئەوەنە دڵما خۆشە لەخوا بەزیاد بێ لەمە باشتر قەت ناوێ الحەمدولله شکر لەخوا بەزیاد بێ ماڵیان ئاوا بێ ئەوەنە مەمنونیانم حتا مردن مناڵەکانم گەلێ دڵیان پێ خۆشە الحەمدولله مادام مناڵەکانم دڵیان پێ خۆشە منیش دڵم خۆشە لەگەڵیانە من زۆر زۆر سپاسیان دەکەم خانوویان بۆمان سەندە و خانیەکە دوو ژووری تایە و هۆڵێکی تایە و دیۆخانی تایە و لەخوا بەزیاد بێ زۆر زۆر مەمنونیانم معاشێکیان بۆ کەنجکە بیچکەکە بڕیەتەوە لەخوا بەزیاد بێ ماڵیان ئاوا بێ هەموو شتێکیان بۆ ناو ماڵەکە کردا من زۆر زۆر سپاسیان دەکەم ماڵیان ئاوا بێ واللهی داوایان لیەکەم هەموو کەسێگە وەک من بی و یارمەتی بدەن ماڵیان ئاوا بێ زۆر زۆر مەمنونیانم ئەگەر کەسانی وەک ئێمە ئەگەر دڵیان خۆشکەن خێریانەگەیە خوای گەورە بیخاتە بەر قەیامەتیان زۆر زۆر سپاسیانەکەم مەمنونیانم ماڵیان ئاوا بێ خوالیان ڕازی بێ ئەمانە بۆ ئێمە کردیانە مەعاشیان بۆ کەنجکەم بڕیەتەوە خانیە جوانیان بۆمان کردا غەراز ناو ماڵیان گشتی بۆمان کردە لەخوا بەزیاد بێ گەلێ دڵمان خۆشە زۆر زۆر سپاسیانەکەم ماڵیان ئاوا بێ مەمنونیان وڵا من زۆر دڵم خۆشە بەم خانووە خۆشترین کات بەم خانیەتان بۆمان کرد ئێمە زۆر مەمنونتانین دەستخۆشیتان لێەکەین بەڕاستی زۆر دڵم خۆش بەم خانیمان کرد یعنی لە ناخۆشی ڕزگارمان بوو وڵا ئەوە ناخۆشترین کات بوو خانیەکەمانە تکی لە یەک شوێن دانیشتمان ناویا بجوڵیانەوە بچینە شوێنێتر هەر لە یەک شوێن بەس ماشەڵڵا ئەم خانیە زۆر خۆشە ئیسراحەتە ئیتر هین وڵا معرەزتان بۆمان کرد کەوەنتەرتان بۆمان کرد ئیتر چی نەماوە بۆمان بکەن کشت شتێکتان بۆمان کردە معاشی ماگانەتانیش بۆمان بڕێتەوە الحەمدولله ئێمە زۆر مەمنونتانین ئەم خانووە جوانتانیش بۆمان کڕی چی ئەڵێ بە خێرخوازان کە هاوکاری ئەویان کرد وڵا زۆر سپاسیانەکەم نازانم چۆن چاکەتان بەم ینی زۆر پێی دڵخۆشم یاخوا هەمیشە دڵخۆش بوون و پیرۆستان بێن دەستخۆشی لە خێرخوازانەکەم کەم حەوشیان بۆ ئێمە کرد حەوشێکی زۆر خۆشە سوپاستان دەکەم هەتا لە حەوشەکانی تر بووین لە ئیجارا بووین لە گەڕەکەکان هەر جاری و لە حەوشێ بووین لە حەوشەکان لە حەوشێکا بووین هەر تکەی دەکرد لە یەک گورفە دانیشتیمان نەمانەتوانین بڕۆینە گورفەیەتر زۆر ناخۆش بوون منی سەد دەستخۆشیتان لێکم زۆر زۆر خانوویەکیان بۆمان کردە و کەوەنتەرێک و مەخسەلەیەک و غەسالەیەک و مجەمیدەیەک و سەراجەیە زۆر دەستان خۆش بێ کەوەنتەرێکیانیش بۆمان کردە و زۆر سپاسانەکەم من زۆر زۆر دەستخۆشییان لێەکەم هەتا قیامەت من هەر دوعایان بۆکەم دەستیان خۆش بێ سپاسیانەکەم منی سەر دڵم زۆر زۆر خۆشەوە بۆنێ ئەوانە
ئەم ماڵەی کە ئێستا بەرنامەی بۆکەینەوە کاتی ینی خانووی نەبوو هاتنە نووسینگەکەمان لە نووسینگەی گەرمیان ئێمەش فۆرممان بۆ پڕکردنەوە دوای ئەوە لە دەستگای بەخشینەوە هاتین و بەرنامەمان بۆ کردن کە 4 مناڵی بێ باوکیان هەبوو و دایکیان بە خێوی ئەکردن و نانی بۆ ئەکردن بە ژیانێکی زۆر ناڕەحەت ژیانی بەڕێ ئەکردویان سوپاسی خێرخوازان ئەگەن کە ئێمە بەرنامەمان بۆ کردن دوای چەند مانگێک خێرخوازان بەدەمی بانگەوازەکەمانەوە هاتن و توانیمان ئەم خانووە خنجیلیانیان بۆ بکڕین کە پێک هاتووە لە 2 ژووری نووسن و مەدبەخێکی زۆر گەورە جوان و ژووری میوان و لە سەرەوە 2 ژووری لێیە و دوای کڕینی و کە تەواوماکە هاتی ناوماڵە و تەواوی ناوماڵەمان بۆ کردن هەر لە معرەزی نوێنەوە لە کەوانتەرەوە لە فەرشی ناوماڵەوە لە تەباخی غازەوە لە غەسالەوە لە موچەیەکمان بۆ برێنەوە بە مانگانە 120,000 دینار هەموو مانگێک لە کاتی خۆی لە ڕێگەی خێرخوازان و پێیان ئەگەێنین و سوپاسی خێرخوازان دەکەین کەوا ئەم جارەش لە گەرمیان هاتن بەدەمی ئێمەوە و ماڵێکی تریان لە نەهامەتی و ناخۆشی ڕزگار کرد. پێشینان و تویانە بەخشین سەرۆت و سامانێکی زۆری ناوێ بەڵام دڵێکی میهرەبانی ئەوێت واتە هەر کەسێک ئەبەخشێت ئەگەر دڵی باش بوو سەخاوەتی هەبوو دۆستی هەژار و نەدار بوو ئەگەر پارەیەکی کەم سەروەت و سامانێکی کەمی هەبێت بێگومان لێ ئەبەخشێت بەرەکەتی تێئەکەوێ و ئەو بەخشینەی ئەو شوێنی خۆی دەگرێت بۆیە ئێمە هەمیشە بە هاوکارەکانی ئێوە بە بەخشندەی ئێوە منداڵە بێ باوکەکان هەژارەکان نەخۆشەکان بەسەر دەکەینەوە و ناهەمواری و ناڕەحەتی و ناخۆشیەکانیان بەم شێوازە بۆکەین بە خەندە و خۆشی خانەوادەیەک 4 منداڵی بێ باوک لە شاری کەلار هەر ماوە لە گەڕکێک لە کرێچێتی ژیانیان بەسەر دەبرد بەڵام ئێوەیەک ڕەنگە خۆتان پێویستیتان بە هاوکاری بوو بێ بەڵام هاوکاری ئەم خانەوادەتان کرد و ئێستا لە خانووی خۆیان ژیان بەسەر دەبن بێنە بەرچاوی خۆتان خەڵکانێک هەیە خۆی قەرزارە و هەندێکیان کرێچین بەڵام کاتێک خانەوادەیەک ئەبین پێویستیان بە هاوکاری و کۆمەچیە ئەبەخشن بۆی هەر کاتێک ئەبەخشن بەخشینەکانی ئێوە کە لە دڵەوەیە و ماڵە هەژارەکان ناناسن و خزمتان نین و ئەوانیش نازان ئێوە کێن بۆی بەم شێوازە بەرەکەتی تێئەکەوێ و هەر جارە و لە شارێک خانوویەک ناوماڵێک نەخۆشێک ئازارێک لەسەر نەخۆشێک لا ئەبین و چارەسەری ئەەکەین کەواتە هەر کات ئەبەخشن بیر لەوە بکەنەوە منداڵانی بێباوک و هەژارەکان چۆن دڵخۆش دەکەن چۆن لە ژیانی ناهەمواری چەندین ساڵە دایانخەنە خانووی خۆیان و ناوماڵ و موچەی ماگانەشیان تا بەرنامەیەکتر و تا ماڵێکی تر پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ